بەناوی خۆی گەورە و میهرەبان، ئازیزان خۆشەویستان کوردانی تاراوگە لە وڵاتی بەریتانیا، خۆمان بە خۆشحاڵە زانین وەکو کۆڕبەندی ژیار لە وڵاتی بەریتانیا جارێکی تر میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی بەرپرسی گەنجانی ژیار لە کوردستان دەکەین. خۆشەویستان، لە ماوەکانی ڕابردوودا جەنابی دکتۆر بەختیار لە چەند شارێک کۆڕ و سیمیناری هەبوو بۆ کوردانی تاراوگە وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر ئەو شارانەی کە جەنابیان نەیانتوانی تەشریفیان بەرنە ئەوێ و ڕەوەندی کوردی لەو شارانە سوودمەند بن، بە پێویستمان زانی ئەم جارەیان جەنابی دکتۆر بەختیار سەردانی ئەو شارانە بکات و لەگەڵ کوردانی ئەو شارانە کۆ ببێتەوە. کۆڕەکانمان لە سەرەتاوە لە شوێنی حەوانەوەی دەبێت لە یەکەم ڕۆژدا لە شاری نۆتینگهام بە ناونیشانی بابەتەکەی هونەری پەروەردەکردنی منداڵ و دروستکردنی تاکی سەرکەوتوو کاتژمێر 30 خولەقی ئێوارە 15/9/2023 ڕۆژی هەینی لە مزگەوتی ئیبراهیم، ئەدرسەکەی لە سەر شاشەکە بۆتان دەنووسین. کۆڕی دووهەمی جەنابی دکتۆر لە شاری گڵاسگۆ دەبێ بە ناونیشانی ڕۆڵی خێزان و پەروەردەیەکی دروست لە ئیسلامدا کاتژمێر 8 ئێوارە لە مزگەوتی تەوحید 16/9/2023 ڕۆژی شەممە. کۆڕی سێهەمی جەنابی دکتۆر بەختیار لە شاری نیوکاستڵ لە مزگەوتی نالی لە ڕۆژی یەکشەممە 7/9/2023 کاتژمێر 2 نیوەڕۆ. ڕۆژی چوارەم کۆڕی دکتۆر بەختیار تاڵەبانی لە شاری کاردیف لە خوێندنگەی مەحوی بابەت پاراستنی خێزان لە تاراوگە کاتژمێر 6 ئێوارە 8/9/2023 ڕۆژی دووشەممە. کۆڕی پێنجەمی جەنابی دکتۆر بەختیار لە شاری بریستۆڵ دەبێ لە نور قورئان ئەکادیمی لە شاری بریستۆڵ بابەت پاراستنی خێزان لە تاراوگە کاتژمێر 6 دوای عەسر ڕۆژی سێشەممە 19/9/2023. کۆڕی شەشەمی جەنابی دکتۆر بەختیار لە شاری پۆرتسمۆس دەبێ لە مزگەوتی نور لە شاری پۆرتسمۆس بابەت خێزانی سەرکەوتوو ڕۆژی چوارشەممە 20/9/2023 کاتژمێر 5 ئێوارە. کۆڕی حوتەمی جەنابی دکتۆر لە شاری لیڤەرپوڵ دەبێ هەنگاوەکانی بوون بە خێزانێکی بەختەوەر لە 21/9/2023 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 6:30 ئێوارە خوانی ئێوارەش بۆ ئامادەبووان ئامادە دەکرێت. کۆڕی هەشتەم لە شاری هودرسفێڵد دەبێت لە مزگەوتی ئیمان لە شاری هودرسفێڵد کاتژمێر 7:30 خولەکی ئێوارە گەورەکردن و خێزانی سەرکەوتوو لە ئەوروپا 22/9/2023 ڕۆژی هەینی. کۆڕی نۆیەم لە شاری هۆڵ دەبێ چۆن ببین بە خێزانێکی سەرکەوتوو 23/9/2023 کاتژمێر 5 ئێوارە. کۆڕی دەیەم جەنابی دکتۆر بەختیار لە شاری شەفێڵ دەبێ واتە هەمان ڕۆژی شەممە 23/9/2023 کاتژمێر 11 سەر لە بەیانی ڕۆژی شەممە 23/9/2023. کۆتا کۆڕی جەنابی دکتۆر بەختیار لە شاری مانچستەر دەبێت لە مزگەوتی سەلاحەدین 24/9/2023 ڕۆژی یەکشەممە. ئەم کۆڕە تایبەت دەبێت بە ئیدارەی مزگەوتەکان و قوتابخانەکان و هەروەها مامۆستای قوتابخانە کوردیەکان تکایە ئامادە بن لەم شوێنە و کۆڕێکی سەرکەوتوو دەبێ، ئیداری دەبێ و پەروەردەیەکی تەندروست باز دەکرێت بۆ قوتابیان و نەوەی داهاتوو لە مزگەوتی سەلاحەدین کاتژمێر 11 سەر لە بەیانی. خۆمان بە خۆشحاڵە زانین ئەم پەیامە بگا بە تەواوی ڕەوەندی کوردی لەو شارانە و هەمووتان و هەمومان پێکەوە سوودمەند بین لە پەیڤ و وتە جوانەکانی جەنابی دکتۆر بەختیار تاڵەبانی. بەشی ڕاگەیاندنی کۆڕبەندی ژیار لە بەریتانیا.